Di sê rojan da çar caran herişên mûşekî li ser kêlgeha gaza Kurmur li snûrê parêzgeha Silêmaniyê hat girin. Çima arasteyê herişên mûşekî ji hewlêr û derdûrê bû snûrê Silêmaniyê hate guhertin. Di nava sal û nîvan da pazdemîn herişa mûşekî ye li ser Herêma Kurdistanê tê encamdan. Herî zêde li ser paytext û derdûrê. Erê guhertina arasteyê mûşekan çi li pişte? Erê mûşek ji navçeyên valahiya emnî hatine yan jî cihekê nêzîktir? Serokê Hikûmeta Herêma Kurdistanê ragihan nêzik dê rêkarên zêdetir bigirîne ber, ew rêkar nûtir û zêdetir dê çi bin gelo? Erê armanc ji navbirin û têkdana aborî yan jî zextên siyasî ne? Van mûşekan heta çendê peywendî bi pêkînana hikûmeta nû ya Iraqê heye. Erê rola Emerîka dê çi bît? İran çi plan dike? Van pirsan û zêdetir ev şeve ji mêvanê xwe dipirsim. Mêvanê min Dilşad Abdurrahman çavderê siyasî ye. Ez îman derbas di basî roj de ev şeve digel hewa me, hûn jî digel me bin kerem ken. Dest pê. هجای من یه میوان دلشاد عبدالرحمن چافدری سیاسی جه سلیمانیه هجای دلشاد گلک بخیرات یا کردستان 24 دست بکی یا پرس اوه دسی روزان دا 4 جاران هرشین موشکی لسر کلگه ها کرمور لسنور پارزگه ها سلیمانیه گوهرتنا آراسته موشکان جهولیر بو سلیمانیه گلو چل پشته اری او موشک جوالهای امنی هاتنه یان جی نزیکتر تو چه گوماند که سڵاو بۆ بەڕێزت و بۆ بیستەران و بینەرانی کەناڵی کوردستان 24 بێگومان ئەو موشەکانی کە ئاراستەی کۆرمۆر کراون درێژە پێدانی ئەو زنجیرە پەلامارانن کە میلیشیاکان هەم بۆ هەولێر و هەم بۆ لەم دوایانەشە ئاوەتا ڕووی کردۆتە سلێمانی درێژە پێدانی ئەو هێرشانان و هەمان ئامانجیان لە پشتە کە ئامانجی موشەکەکانی هەولێر چی بوون هەمان ئامانجیش لەسەر موشەکەکانی کۆرمۆرە و جگە لەوانش جوڵانەوەی هێزی سەربازی بەرە و کێڵگەنەوتیەکانی خۆرمەڵە و دەوروبەری مەخمور ئەمانە هەمووی زنجیرەیەک جوڵەی سەربازین کە ئامانج لەیان فشارخستنە سەر هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکانێتی بۆ ئەوەی مل بدەن بۆ کۆمەڵێک داوا کە لایەن هەرێمی کوردستانەوە تا ئێستا نەچوونەتە ژێری. باشە گوهرتنا ئاراستەیە موشەکان ji hewlêrê ber bi Silêmaniyê divî demî da çi li pişte gelo? لە ڕاستیە ناتوانین بڵین چی لە پشتەیە لە پشت نییە بەڵام وەکو وتم بێگومان ئامانجەکە ئەوەیە ئەو سەرچاوە داراییەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پشتی پێئەبەستێ و پشت ئەستور بەوە بەرامبەر بە بڕیارەکانی دادگای فیدراڵی وەستاوەتەوە ئەو سەرچاوە داراییە ئەیانەوێ وشکی بکەن کە کێڵگەی کۆرمۆر بەشێکی بنەڕەتی لەو سەرچاوە داهاتیە داراییانە پێک دێنێ کە هەم سەرچاوەیە بۆ کارەبای کوردستان و هەم سەرچاوەیەکی داراییشە جگەلەوە بیرمان نەچێ هەرخودی هێرشەکە خۆی لە خۆیدا واکە کۆمپانیا نەوتیەکان کە لە کوردستان لە هەموو ناوچەکانی ترکە ئێستا موشەکیان ئاڕاستە نەکراوە کار دەکەن وردە وردە دەست بە کشانەوە بکەن چونکە کۆمپانیای سەرمایەدار کە سەرمایەکەی بەکارهێنێ پێش هەموو شتێک ئەگەڕێ بە دوای شوێنێکی ئارامە کاتێک هەڕەشە بکەوێتە سەر کارکردنی بێگومان بیر لە چۆڵکردنی نەکاکاتەوە ناوچەکاتەوە بۆیە ئامانجی موشەکەکان لە ڕاستیە خۆی لە خۆیدا ملکەچکردنی کۆمپانیاکانی نەوت و غازەکە لە کوردستان کار نەکەن ئەمەش بە حساب بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارەی دادگای فیدراڵە هەرچەندە هێزە سیاسیە شەرعیەکانی عێراق دان بەوە دانانێن و هەمووشیان ڕەتی ئەوە دەکەنەوە کە ئەوان ئەم ئاگاداری ئەم موشەکبارانە بن بەڵام لە ڕاستیە بە لۆجیک و بە مەنتیق ئەمە بەهانەیەکی باوەڕ پێ نەکراوە لە عێراقێکا کە هەمومان ئەزانین هێزەکان چۆن هێزە سەربازیەکان چۆنن ناکرێ ئەو هێزە سیاسیانە کە هەموو هێزێکی سەربازی مەرجەعێکی سیاسی لە پشتەوەیە ناکرێ بڵێن ئەمانە ئاگادار نین بۆیە بە بۆچوونی من ئەمانە هەمووی
پلانی هێزە سیاسەکانی باڵادەستی عراق ئەمڕۆ بۆ ملکەچکردنی هەرێمی کوردستان ئەڤروکیا حکوومەتە هەرێما کوردستانی گوتی لە پشت هێژای دڵشاد ئەڤروکیا سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی گوتی لە پشت وان هێرشان ئەو هێزن ترسنووکن ئەوێن ڕاگشتی لە عێراقیش دەستای ئەری گەلو گوتنا vê ئاشکرایە کیژان ئەوی هێزن گوێن ڕاگشتی لە عێراقیش دەستای مەترسینە و هەمان هێزن نەها بەربپێکینەنە حکوومەتێ بەچن لەسەر قوارەی هەرێما کوردستانی بگشتی وش دەستی وان تێ ژخوا کۆنتڕۆڵەوان نەدیارە دەستی کێ و ئاراستەیە وان بڕیارە کێیە بەڵێ لە ڕاستیا من وایە بینم ئەو هێزانەی کەوا ئەو موشەکانە بەکارهێنن ئەگەر ئاراستەکراوی وڵاتێکی دەرەوەش بن بێگومان ئەو وڵاتە هەژمونی لەسەر عراق هەیە و هەژمونی لەسەر پێکاتنی حکوومەتی عراق هەیە و لەسەر بڕیارەکانی عراق هەیە لەبەرەوە ئەگەر بێت و هێزەکە خۆشی بچووک بێ یان قەبارەکەی ئەوەندە نەبێ بەڵام جێبەجێکەری پەیامێکە کە ئەبێ بە هەند وەربگیرێ بەڕاستی ناکرێ هەر ئاوا وا بزانین کە ئەمە دەستەیەکی لە یاسا لادەرن و موشەکێک هاون بۆ ئامانجێک بۆ نمونە زۆر جار هێزی تیرۆریستەیە بۆ ئامانجێکی دیاریکراوی سنووردار کارێکەکە بەڵام ئامانجی ئەمان لە حقیقەتە وشکردنی سەرچاوی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی ملکەچی بڕیارەکانی دادگای فیدراالی ببێ و ئیتر حکوومەتی هەرێم چۆن ئەڵێ بخەنە قاڵ بێکەوە کە خۆیان ئەیانەوێ ئەمە ئامانجەکەیە ئەجا چی بکرێەوە ئاکرێ قسەی لەسەر بکەین ئیمکان تێدایە ئارمانجا خۆ پێک بینن دەوێ دەمێدا بتایبەت لە ڕاستیا تۆ ئەبێ حسابی خۆت لەسەرەوە بکەی کە ئەمە هەڕەشەکە جددیە هەڕەشەکە ئەبێ حسابی بۆ بکەی بۆ ئەوەی ئامانجەکانی نەپێکێ ئەبێت و هەنگاو هەڵبگری ئەو هەنگاوانە چین کە لەسەر هێزە سیاسەکانی هەرێم و حکوومەتی هەرێم پێویستە هەڵی بگرێ بۆ ئەوەی ئەو هێزە لادەرانە ئەو هێزە دژ بە هەرێمانە ئامانجەکانە نەپێکێ بە بۆ چوونی من پێویستە لەسەر چەند ڕاهەندێک ئیش بکەین جگە لە وتار بەداخەوە ئەمە بۆ ماوەی چەند مانگێکە کە بڕیاری یاسای فیدراالی دەرچووە پەرچەکردارەکانی هەرێمی کوردستان تەنها بەیاننامە دەرکردن بووە لە چوار سەرۆکایەتەکانەوە سەرۆکایەتی هەرێم و تەنانەت دادوەری و پەرلەمان و حکوومەت و ڕێکاری تر کەمتر گیراوەتە بەر بۆ بەرگریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان و بەوەن بە بەیاننامە ئەمکارە ناکرێت پێویستە لەسەر چەند ڕاهەندێک بەڵێ یەکەم بەڵێ پرسیارێکی جوانە یەکەم ئەو درزەی کە لە نێوانی هێزە سیاسەکانی کوردستان بە تایبەتی نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان هاتوۆتە ئاراوە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا لەو درزەوە دادگای فیدراالی عراق توانی ئەم بڕیارە دەربکە ئەگەر ئەو درزەی تێ نەکەوتایە هەرگیزا هەرگیز دادگای فیدراالی عراق ئەو بڕیارەی دەرنەدەکرد کەوابێ یەکەم بۆ ئەوەی ئەو بڕیارە جۆرە پێداچوونەوەیەکی پێدا بکرێت پێویستە ئەو درزە نەهێڵین ناکرێت وە درزەکەش لە ڕاستی لەسەر بنەمای زۆر شتی بێمانە و ببورن کەەوە ئاڵێم بێبەهایە ناکرێت لەسەر پۆستێک تۆ دوو هێزی سیاسی کە هەرێم بنیاتی هەرێمی کوردستانی لەسەر وەستاوە لەسەر پۆستێک بیگەێنیتە مریشکە ڕەشە لەگەڵ یەکتریا بیگەێنیتە دەستشکاندنەوە ئەمە ناکرێت پێویستە ئیتر لە حقیقەتا یەکێتی و پارتی بە خۆیاندا بچنەوە و بزانن ئەوە ڕەشەی لە سەریانە ڕەشەیەکی جددیە ئەبێ قوربانی کۆمەڵێک ئیمتیازاتی حیزبی و کەسی ببن لە پێناوی پۆستەکە هەم هەرێم و هەم خەڵک و هەم خۆشیان پێشەم و کە زەرمەندە بن جگەلەوە 5 میلیۆن خەڵکی کوردستان و ئومێدی 10 میلیۆن خەڵکی تریش کاڵ بکەنەوە بۆیە یەکەم هەنگاو پێویستە پڕکردنەوەی ئەو درزەی نێوان یەکێتی و پارتیە هەنگاوی دووەم بۆ ئەوەی پشگیرێکی ملی لە حکوومەتی هەرێمی کوردستان بێتە دی پێویستە تا هەرچی زووە پرۆسەی فرۆشتن و بەرهەمهێنان و داهاتی نەوت شەفافتر بکرێت لە جاران و بەرەنگاربوونەوەی گەندەڵی هەنگاوی تری جددی بۆ بنرێ و ئەو هەنگاوانەی چاکسازی کە باس ئەکرێ و هەنگاوی بۆنراوە زۆر خێراتر بکرێن و لە جومگە ئەساسیەکانی چاکسازی بدرێ کە هەمووان ئەزانین
لە حقیقەتا لە دەربەرستین دەسەڵاتەوە لە هەرێمادان بەوە دانراوە کە گەندەڵێکی ئەجگار زۆر لە هەرێمی کوردستان هەیە هەم لە تاڵان و بەفیڕۆدانی زەوی و سامانی ژێرزەوی و قاچاقچێتی بە فەرمی و ئەمانە پێویستە بن بکرێن بۆ ئەوەی خەڵکی کوردستان بە هەر 5 ملیۆنەکەی و پشتگیری حکومەتەکەی خۆی بکات بێگومان لەو کاتانەدا ئەو هێزانە کە دەیانەوێ ببوورە تەواو بکەم سلێمانی دکاریت ببوورە تەواو بکەم بە هاوڕاژی کارەمەخ و سلێمانی دکاریت ببیتە بەشێک ji lezgînkirina van pengavên çaksaziyên ku te jê behezkirîn niha da pêwîstin? ببوورن lezgînkirdin wat manake eger dibêjim te behsa lezgînî yan jî lezgînkirina pengavên çaksaziyê û binbirkirina gendeliyê kir. Dibêjim erê gelo bi re'ya hewa Silêmanî dikare bibîte beşek ji van lezgîniya û binbirkirina gendeliyê bi giştî ji bo ku ew 5 milyon xelkê herêma Kurdistanê bi hev re bikarin Silêmanî çêye bele xat û îman Silêmanî çêye Silêmanî ئەو هێزە سیاسی کە تایەتی و باڵادەستە یەکێتی نیشتیمانی کوردستانە دواتر بزوتنەوەی گۆڕانە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پۆستی جێگری سەرۆکی ئەنجومەن لە حکوومەتی هەرێم بەشدارە بە پۆستی جێگری سەرۆکی هەرێم لە سەرۆکایەتی هەرێم بەشدارە سەرۆکی پەرلەمان لە یەکێتی نیشتیمانی کوردستانە جگە لە چەند وەزارەتێک بزوتنەوەی گۆڕان چەند وەزارەتێک و بە وەزارەتی داراییەوە هەیەی کەوابێ لە ڕاستیە ئەمانە بڕوبەهانن کە سلێمانی یا هەولێر یا دهۆک نایەوێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان یەک پاکێجە ئەگەر پارتی و یەکێتی و گۆڕان یەک پاکێجن هەرسێکیان ئەگەر بیانەوێت چاکسازی بکەن هەرسێکیان ئەیکەن و ئەگەر نەشیانەوێ ئەمە تۆمەت خستنە پاڵ یەکێتی یا پارتی یا گۆڕان بڵێ ئەو نایکە ئەو نایکە دەفەرم و بە ئەوەی کرەوەگانی تر بیکەن نەخیر ئەم پاکێجی چاکسازیە هەر سێ حیزبەکە بە تایبەتیش دوانەکە یەکێتی پارتی لی بەرپرسیارن هەردووچیان پێویستە بە شێلگیرانەتر خەریکی دژایەتی گەندەڵی و خەریکی شەفافیەت و خەریکی ئەوە بن کە بۆ ئەوەی جەماوەری خەڵکەکەیان بێتەوە پشتیان بیرمان نەچێ لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا ئەوەی دەنگی نەدا بە پارتی 100,000 بوو ئەوەی دەنگی نەدا بە یەکێتی 100,000 بوو و بزوتنەوەی گۆڕان هیچ دەنگەکانی هاتە سەر سفر کورسەکانی کەوابێ ئەمە جەماوەری هەر سێ حیزبەکەیە کە دڕدۆنگن لەو حیزبانە کەوابێ جەماوەری هەر سێ حیزبەکەیە لە ئەدای ئەم حیزبانە رازینین بێگومان ئەدایان بۆ رازینین دیارە هینەکان ڕوونن کەوابێ نابێ ئێمە خۆ بکەینە چاوی خۆمان ئێستا حقیقەتێکی تاڵ هەیە ئەو حقیقەت تاڵە ئەوەیە کە هەم ئەوانەی دژایەتی هەرێمی کوردستانەکەن دڕندانەتر یا ئەگەر وشەکە گونجاونەوێ بڵێن دڕندانە چۆن ئەڵەی شێلگیرانەتر هاتوونەتە ساحەکەەوە و ئیستیغلالی بارودۆخی سیاسی خراپی هەرێمی کوردستانیان کردووە کە دۆخی سیاسی هەرێمی کوردستانی ناو هێزە سیاسەکان دۆخێکە کە چۆن ئەڵەی دوژمن حەسوودی پێ نابە بۆیە پێویستە یەکەم ئەو دۆخە سیاسیە ئاسایی بکرێتەوە پەیوەندیەکان ئاسایی بکرێنەوە بگەڕێنەوە بۆ ئەو دۆخانەی کە کارکردنی بەیەکەوە دەستکەوتی گەورەی بۆ خەڵکی کوردستان و بۆ خودی حیزبە سیاسەکانیش بەرهەمێناوە و دواتریش بە ئاراستەی چاکسازی و حکومڕانێکی دروست بۆ ئەوەی پشتیوانی خەڵکی کوردستانیش لە هەنگاوەکانی هەرێمی کوردستان بێتە دی هێژایە دڵشاد ئاراستەکردنا موشەکان ji سنوورê parêzgeha Hewlêrê bû Silêmaniyê di nava salonîvan da ev 15 cara hêrişên mûşekî û dirûnî dihêne encamdan peyamekê dê bide moralekê dê bide aliyên siyasî bi taybetiyên ku te navên wan îna pêkhenerên serekeyên hikûmetê ku bi xwe da biçin diyar e Kurd û Kurdistan ji bo dijminî fereq nake ha kesek ha zer ha sûr بێگومان ئیمان خان ئەو قسەی تۆ زۆر دروستە هەر بیرمان نەچێ لە کاتی شەڕی داعشە جارجار ئەوترا ئەوە داعش پەلاماری فلان شوێنەدا پەلاماری فلان شوێن نادا بەڵام وەختێک زانیمان خوێن لە سەرانسەری هەرێمی کوردستانەوە ئەچۆڕا و پێشمەرگەی خەڵکی کوردستان لە هەموو کوردستانەوە شەهید دەبوون بە دەستی تیرۆرستانی داعش ئێستاش بە هەمان شێوە ئەوانەی دژی هەرێمی کوردستانن بە هەمان هێز دژی سلێمانین دژی هەولێرن دژی دۆکن جا هەندێک جار لێرە کەمتر وا خۆ پیشان ئەدرێ یا لەوێ کەمتر خۆ پیشان ئەدرێ نابێ ئەمە چاولەوە بن و قێنین بڵین ئەوە نەخیر ئەمە هەمومان ئەگرێتەوە و
زیان گەیاندن بە هەرێمی کوردستان زیان لە هەموو هێزە سیاسەکان و لە هەموو خەڵکی کوردستانی ژەگەیەنێ بۆیە پێویستە بە بەرپرسیارانە و ئەمە پەیامێک بێ بۆ ئەوەی ئیتر واز وەکوتم واز لە هەندێک ململانەی بێبەها بێنین لە حەقیقەتە ململانەیە لەسەر پۆست لە عێراقا ململانەیەکی بێبەهایە ئێمە لێرەوە زۆر جار بانگەشەی ئەوە ئاکەین کە ئێمە هەوڵە دەین بۆ کوردستانێک کە تیایدا ڕۆژە لە ڕۆژان خەوی سربەخۆیمان بێتە دی لێرەوە بانگەشەی کوردستانی بوونەکەین لە کەچی لەسەر پۆستێک لە بەغا ئێسقانی یەکتریشکێنین ئەمە بێ پێویستە کۆتایی پێبێ باشە گەلۆ ئەمە پەیامەکەیە پێویستە لە ئێستا زووتر نییە یەکێتی و پارتی بە خۆیاندا بچنەوە بە یەکدەست بە یەکڕیز بچنە بەغدا ئەو کاتە دڵنیا بە عێراق بە ئاراستەیەکی تر هێزە سیاسەکانی عێراق بە ئاراستەیەکی تر قسە لەگەڵ هەرێمی کوردستانەکەن بەڵام کە دەبینن تۆ لە ناوخۆتا دڕدۆنگ و لە ناوخۆتا قۆڵ یەکتریشکێنی ئیتر ئەوان جێژنیانە باشە ئەو جژنیان کۆتایی بێ پێویستە ئەم هەنگاوانە هەڵبگیرە کە باسم کرد بڕیارە پارتی و یەکێتی بسەری خۆ بەدەستێوانە یان ژی ساڵیانین دەرەکە زاڵن لەسەر بڕیار و استراتیژی و ئاراستەیەنوان وڵا ئەوەنەی من بیزانم بڕیارانە بەڕاستی بەدەستی خۆیانە ئەوانە دوو هێزی سیاسی کۆنی کوردستان خاوەنی هەزاران هەزار شەهیدن بە هەموو هەڵە و کەم و کوڕەکانەوە کە هەموومان نەزانین هیچ هێزێکیان بێبەری نین لە هەڵە و کەم و کوڕی کە کردویان بەڵام ناکرێ بڵێ ئەوانە هەیە و هێزانە بڕیاریان لە دەرەوەیە بۆ لەبەرەوەی بنکەکانە نەناخۆیە هێشتا دایان هەزار پێشمەرگیان هەیە هێشتا سەدان هەزار ئەندام و لایەنگریان هەیە ئەوانە بنکەیەکی جەماوەریان هەیە لە کوردستانە و ڕێڕەگ و ڕیشان لە کوردستانایە بۆیە بڕیارەکانیشان بە خۆیانە ڕەنگە لایەنێکی سیاسی بێ بە ئاراستەیەک یا وڵاتێک بێ بە ئاراستەیەک ئەم هێزیە ئەو هێز بەرێ بەڵام تۆ بۆ بە قسەی ئەەکەی تۆ لە کاتێکا کە ئەزانی ئەوە دژ بە بەرژەوەندی نیشتیمانیە دژ بە بەرژەوەندی نەتەوەیە ناکرێ بەڕاستی بە قسەی بکەی و هەمووشمان تیا زەرمەند بووین و هەموو هێزەکانی ژوەکوتم بە یەک ئاراستە ئەو بەرپرسیارەتیان لە ئەستۆیە و چێش خۆی بەهێزی پلەیەک ئەزانێ بەرپرسیارەتی ئەو زیاتر ئەبێ لەوەی تر باشە پارتی و یەکێتی خوددان هێزên جودانە لەسەر ئاستێ پێشمەرگە هێزên ئەمنی بگشتی هەبوو ناوان هێزên جودا لە ژێرسی و بژن زوونێن جودا حتا چندێ باندورێت کە لەسەر نهشتنە هەیبەتا کوردستانê لاوازبوونە ئەمن و ئەولەهیا کوردستانê دسەرێ هەمویاندا ئابووری جا ئەوە قسەیەکە خات و ئیمانەوە قسەیەکە دەیان ساڵە خەڵکی دڵسۆز چی لە ناو پارتی چی لە ناو یەکێتی چی لە ناو هێزە سیاسەکانی تر چ ئەوانەی دەرەوەی هێزە سیاسەکان ئەیکەن ئەینووسن ئەیڵێن لە تەلەڤیزۆنەکان تکایە هێزی پێشمەرگە بکەن بە هێزێکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە بایتر خەڵک لە ڕێگەی وەرگرتنی موالیدەوە بێ بە پێشمەرگە ئیتر بەسە هێزی هەفتا و هێزی هەشتا تکایە هێزی پۆلیس و ئاسایش بە هەموو خەڵکی کوردستان گەنجان بکوچان و کوڕانی کوردستان کە تەمەنیان نەگاتە 18 ساڵ بۆیان هەبێ داوا پێشکەش ئەو هێزانە بکەن ببن بە پۆلیس ببن بە ئاسایش بەڵام گوێ لە هیچ ئەو پەیامانە وەرنەگیراوە بێگومان بوونی ئەو دوو هێزە خاڵێکی لاوازە لە هەیبەتی هەرێمی کوردستان ئەدا و خاڵێکی لاوازە هەڵوێستی هەرێمی کوردستان بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە لایەنەکانی تریژ لاوازەکە بۆیە هیچ ئەمڕۆت ئەوەی ڕۆیشت چۆن ئەڵێ ڕۆیشت با خەسارەکان کەمتر بن با لە ئێستاوە ئیتر بەڕاستی هەنگاوی جددی دوور لە مزایداتی سیاسی و خۆڵکردنە چاوی یەکتری هەنگاوی جددی بنرێ بۆ بوونی پێشمەرگە بە پێشمەرگەی هەرێمی کوردستان و ناوی پێشمەرگەی یەکێتی و ناوی پێشمەرگەی پارتی ئیتر بەس بێ و بەداخەوە کە ئێستا بینین تەنانەت پێشمەرگەی کەسەکانیش پێیا بوو ئەمە پێشمەرگەی فلان کەسەوە پێشمەرگەی فیسار کەسە و ئەمە قواتی ئەوە قواتی ئەوە ئەمانە هەمووی خاڵی لاوازن هەرێمی کوردستان خاڵێن هەنێن لاوازن ئەبێ هەموو کار لەسەرەوە بکرێت کە کۆتایی پێبێ هاریکاریان جواکە ناودەوڵەتی دسەرێواندا ئەمریکاش بۆ هەرێما کوردستانی کێمتر دکەتن هەم لەسەر ئاستی سیاسی هەمژی ئابووری من وەکو کەسێک کە هەم کاری سیاسیم کردووە هەم لە کاری حکومەتداریدا لە پلەیەکی باڵای حکومەتداری بوو بەڕاستی هەموو کەم و کوڕێکی هەرێمی کوردستان بە کەم و کوڕی خۆمەزانم شەرمەکەم کە گوێم لێ ئەبێ
ئەمریکا ئەڵێ فشارەخینە سەر هەرێمی کوردستان بۆ چاکسازی لە هێزی پێشمەرگە، فەڕەنسا ئەڵێ فشارەخین، ئەڵمانیا ئەڵێ فشارەکەین، یەکێتی ئەوروپا ئەڵێ فشارەکەین، بەڕاستی من شەرمەکەم. ئەوان فشارەکەن بۆ شتێک کە بیکەین لە قازانجی ئێمەیە و نایکەین. باشە بۆ گەلۆ بەڕاستی لێ ناشارمەوە، من لە ناخی خۆمە هەز بە شەرمەکەم کە ئەو هەنگاوە جدیانە نانرێوەکوتم من خۆشم بە بەرپرسیارە زانم بەرامبەر بە ئەوە لەبەرەوەی بەشێکم لەو حکوومەتە و بەشێکم لەو دەسەڵاتە و شانازی بەڕابردووی خۆمەوەکەم. بەڵام بەڕاستی ئیتر کاتیەوە هاتووە کە ئەو هێزە سیاسیانەش بە جددی بەخۆیان نابچنەوە بەس بێ ئەمەی کاتێ لێمان قەوما ئەنجا بینیمان لە کاتی هەشتاکانە دوای ئەوەی کە ئەنفال کراین، دوای ئەوەی کە هێزی پێشمەرگە بەداخەوە ڕەوانەی سنوورەکان کرا ئەنجا بەرەی کوردستانی دانرا. بینیمان شەڕی ناوخۆ گەیشتە خوێن گەیشتە چۆن ئەڵەی چۆکان ئەنجا لەسەر دەستی مالدنی ئۆلبرایت ئاشبووینەوە. ناکرێ ئێستا بەڕاستی ئەمە چەندین ساڵە ئەبکو خۆوتت ئەمریکاوی یەکێتی ئەوروپا فشانە خرەسەرمان ئێمە هەر بڵین هیچ نییە، نوێنەری نێتەوەی گرتوەکان ئەڵێ بابە هەڕەشەکان لە سەرتان جددیە، ئێمە هەرگی خۆمان لە یاخنیوە، هەتاوەکو چۆن ئەڵەی پشتمان لە عرض بدرێ ئەنجا لەبەرەوە کاتی بەڕاستی نەکاتیەوە هاتووە زۆر درەنگە، بەڵام هەرچۆنێ بێ باشترە. ئێستا بە تایبەتی من ئەڵێم پارتی وێکێتی، چونکە ئەوانن کە کۆڵەکەی دروستکردنی هەرێمی کوردستان بوون و کۆڵەکەی ڕاگررتنیشنی، بۆیە کاتی ئەوە هاتووە ئەوان بەجددی واز لەو خلافە چۆن ئەڵی بێ بەهایانە بێنن کە حقیقت شتێکی ئەوتۆن ینی چۆن لێ ئەڵم شەڕمەکرد ئێستا ژێرە پێکەینم پێیە کاڵم لەسەر پۆستێک بە پۆستی سەر کۆماریا پۆستی ئەوە ئەو دوێزەکانونەتە بریشکە ڕەشە چ پۆستێک لە هەرێمی کوردستان گەورەترە، چ پۆستێک ئەو بەهای هەیە کاموشمان نەزانین پۆستەکان هیچ نین، دێن و دەڕۆن و ڕەنگە کەس نەزانێ 40 ساڵ لەمە پێش چێ سەرۆکی عراق و یا سەرۆکی وڵاتێک بووە، بەڵام کەسێک کە هیچ پۆستێکی وەرنەگەتووە تا نەمر بوو، بەڵام بێ پۆستانە چی بن کە ئەو حیزبانە بیگێنە ئەو ململانەیە. سەدەم چنە لە کوردستانê gava serêmet êşît em dikeyne suçê Bexdayê lawaziya navmala Kurdiya heta ev mûşekên dihên jî em behsa kêmasî kemukuriyên xwe pertewaziya navmala Kurdî nakeyn. Dîsa em dibêjin valahiya em nî، dîsa em dibêjin şikistên wan. بەڵێ لە ڕاستیە ئەوان ئەبێ ئەمە هەمیشە ئەومان لەبەر چاو بێ کاتێک عراق بەهێزە بێتەوە، کاتێک هێزەکانی ئەگەونە شوێنێک کە غروری سەربازی و ئەسکەریانتیا بێ، ئەوان ئەیانەوێ ئەو مافانەی کە خەڵکی کوردستان لە دەستوری شا بەدەستێناوە ئەو مافانە کەمکەنەوە. ئەمە ئەبێ ئەو ڕاستیمان لەبەر چاو بێ. بۆیە کاتێک ئەوان جوڵەیەگەکەن دژ بە هەرێمی کوردستان نابێ بەلامانەوە سیر بێ و بڵێنەوە خەتای ئەوانە، ئەبێ ئێمە بوار بۆ ئەوە نەدەین کە ئەوان ئەو دەستدرێژێ بکەن. چۆن بوار بۆ نادەین بە بەهێزبوونی خۆمان، چۆن بەهێزە بین میکانیزمەکانی ئاسانە، بە یەکگرتووی بەهێزە بین، بە حکمڕانێکی دروست و باش بەهێزە بین، بە شەفافیت بەهێزە بین، واکەینەوە کە ئەوان جورئەتی ئەوە نەکەن هەنگاوی دژ بە هەرێمی کوردستان بنێن، کەوا بێ ئەبێ سەرەتا لە ماڵ ڕێخستنەوەی ماڵی خۆمانەوە دەست پێ بکەین. باشە دواتریش کە ئەوەمان کرد هەم پشتیوانی نەتەوەیی پشتیوانی نێونەتەوەییمان زیادە بێ، هەم ئەو دۆستانەمان کە چەندین ساڵە فشارەکەن بۆ لێمان بۆ چاکسازی ئەوانش دۆستایەتیمان زیاترێ بێ و هەم وەکووتم لە ناو خودی عراقی شاو هێزانە ئەو جورەتیان نابێت چونکە بیرمان نەچێ کورد ئەگەر یەکدەنگ بێ هێزێکی بنەڕەتی ئەساسیە لە بڕیاردان لە عراقا، ئەگەر کورد یەکگرتوو بێ هیچ حکوومەتێک لە بەغدا پێک نایە بێ ڕەزامەندی کورد، ئەگەر کورد یەکگرتوو بێ هیچ دانیشتێکی پەرلەمان چۆن ئەمە چەندین مانگە یەک لەسەر سەی پەکخەر هەبوو، کورد هەمیشە ئەتوانێت بێ بە پەکخەر لە بڕیارە سیاسی و سەربازی و دارایەکانی عراقا، بەڵام کاتێک تۆ یەکگرتوونی کاتە تۆ دابەژەبی بەسەر جەمسەرە دژەکانی عراقا کە هەردوو جەمسەرەکەش دژ بە هەرێمی کوردستانن، ئەوە تۆ خۆت بە دەستی خۆت ماڵی خۆت وێرانەکەی. باشە هێژایە دڵشاد دروحێ سەرکردە بڕیاردەرێن هەرێما کوردستانی بە هەردوو زۆنێن خۆڤە ئەف یەکگرتن، ئەف تەبایی، ئەف ڕێزگرتنە، هەروەها حورمەت ji بۆ نیشتیمان و gelevî welatî ku bi dirêjehiya dîrokê qurbanî daye heye amade ne؟ لە ڕاستیە ئەبێ ئەبێ ئامادە بن، ئەبێ فشار بخێتە سەریان و ئەبێ خۆشیان لەو هەستە بەرپرسیارەتیا بن. بەداخەوە لە قۆناغەکانی جابجیا زۆر قۆناغبینیمانە ئەو هەستە زۆر کەم بووە، بە تایبەتی لە چەند مانگی ڕابردوودا ئەمە هەستمان پێ نەکردووە و ئەمەش ئەگۆڕێ بەڕاستی لە بەڵام ئەوەی بڕیارە
ئەساسیە بنەڕەتەکانیان لەدەستە لە چەند مانگی ڕابردوودا ئەو هەست بە بەرپرسیارەتە مێژوویەیان بەرامبەر بە ئایندەی کوردستان نەبووە. وەکو وتم لە پێناوی شکاندنەوەی یەکتری لە پێناوی کۆمەڵێک پۆستی بێبەها ئایندەی هەرێمی کوردستانیان خسۆتە مەترسیەوە. بۆیە پێویستە ئەو بڕیار بەدەستانەی هەرێمی کوردستان لە هەردوو زۆن بێنەوە سەر هێڵی یەکگرتنی نیشتیمانی و یەکڕیزی نیشتیمانی لە بەرەو بەغدا و لە ناو خۆش یەکگرتن دژی گەندەڵی و دژی قاچاقچێتی و دژی بەهادەردانی سەربەت و سامانی ژێرزەوی و سەرزەوی کوردستان واتە بێ بە هەردوو ئاراستەکە ئیش بکەین. هێژای دلشاد ئەوڕەحمان چاودێری سیاسی ژێ سلێمانیە gelek spas bû demo şrovên hewên dewlemend hûn her hebin. Spas boye baş. Hêjan gelek spas bû bîneriya hewa jî ye heta vê çaxê di pasî roj da îman derbas digel hewa bû. Rêz û hurmetên min qebûl bikin. Dem baş.